بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ کۆنگرەی ئابووری بەحرین لەبارەی کێشەی فەڵەستین ئیسرائیلەوە لە مەنامەی پایتەختی بەحرین بەسی بەکارەکانی کرد. کۆنگرەکە تایبەتە بە چارەسەری کێشەی فەڵەستین لە ڕوانگەی ئابووری وەلایەن ئیدارەی دۆناڵد ترامپ سەرپەرشی دەکرێت. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا، هەروە لە قاهیرەوە دکتۆر سەنگەر سەید قادر لێکۆڵەر لە ناوەندی خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ لێکۆڵینەوەی استراتیژی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. لە ژێر دروشمی ئاشتی لە پێناو گەشەکردندا قۆناغی یەکەمی پلانەکەی دۆناڵد ترامپ بۆ ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە مەنامەی پایتەختی بەحرین دەستی پێکرد. کۆنگرەکە بە سەرپەرشتی گاریت کۆشنەری ڕاوێژکار و زاوەی ترامپ و جیسۆن گرێنبڵات نێردراوی سەرۆکی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست و دەیڤید فریدمان باڵوێزی ئەمریکا لە ئیسرائیل بەڕێوە دەچێت. ئەو کەساتیانە بە پشتیوانی لە بنیامین ناتانیاهوی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنەمای پێکهێنانی دەوڵەتی فەڵەستینی ڕەت دەکەنەوە کە لە پەنای ئیسرائیلدا بژی. هەر بۆیە ئەم قۆناغی پلانەکە ئابووریە و قۆناغی سیاسی دواخراوە بۆ ئەو کاتەی زەمینەی بۆ خۆش دەکرێت. گاریت کۆشنەر لە دیمانەیەکی جەزیرەدا لە بارەی نەخشەی عەرەبی کە لە کۆنگرەی 2002 بەیروتدا لەلایەن شا عەبدوڵڵای کوڕی عەبدولعەزیزی سەعودیەوە پێشنیارکرا بوو دەڵێت ڕاستە ئەو نەخشەیە بۆ ئەو کاتە کارێکی زۆر جوان و گەورە بوو، بەڵام ئەگەر کردەی بوایە دەبوو هەرزوو جێبەجێ بکرایە. بەڕێوەچوونی کۆنگرەی ئابووری بەحرین و قۆناغی یەکەمی گرێبەستی سەدە لە کاتێکدایە 28 ساڵ لەمەوبەر بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئێستای ئیسرائیل لە کتێبەکەیدا شوێنێک لە ژێرخۆردا ئاماژە بۆ دەکات ئەو کاتەی گفتوگۆکانی ئۆسلۆ لە ئارادا بوون ئەو زانیاری تەواوی هەبوو لەوەدا کە لە ناو قەوارەی ئیسرائیل و حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکاندا تەنها کەسێک نەبووە بەڕوای با تێزی هەبوونی دەوڵەتی فەڵەستینی هەبێت لە پەنای دەوڵەتی ئیسرائیلدا. لەلاکی ترەوە لە ناوفەڵەستینیەکان بایکۆتی کۆنگرەی ئابووری بەحرینیان کردو. بزوتنەوەی حەماسیش ئاماژە بۆەوە دەکات فەڵەستین بۆ فرۆشتن نییە. هاوکات موحەممەد ئاشتی سەرۆکوەزیرانی دەسەڵاتی فەڵەستینی لە کۆبوونەوەی حکوومەتەکەیدا ڕایگەیاند بەشداری نەکردنی فەڵەستینیەکان لە بەحرین شەریعەت لەو کۆنگرەیە وەردەگرێتەوە. جگەلەوەش جەماوەری فەڵەستینیش هیچ بڕوایەکیان بە کۆنگرەی ناوچەی و جیهانیەکان نییە و پێیان وایە هەر مافێک گەلێکی زیندوی لە پشتەوە بێت هیچ هێزێک ناتوانێت لە ناوی ببات و گەلانی لێ بێبەش بکات. سودمەندی یەکەم لە گرێبەستی سەدە و کۆنگرەی ئابووری بەحرین قەواری ئیسرائیلە. پێشتریش ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل جۆن بۆڵتنی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکای بە ناوچە داگیرکراوەکانی کەناری خۆرئاوە و ڕووباری ئاردەندا ژێڕاو. ئاماژەی بۆ کرد بە هیچ شێوەیەک ئامادەی چۆڵکردنی ئەو شوێنە استراتیژیە نییە. ئەوە نیشانەیە بۆ ئەوەی کە پلانەکەی تیمەکەی ترامپ هەمان پلانی حەزبی لیکۆد و ناتانیاهۆیە. زانیاریەکان ئاماژە بۆ دەکەن بە پێی نەخشەی کۆنگرەی بەحرین 50 ملیارد دۆلار کۆ دەکرێتەوە و بەم شێوەیە دابەش دەکرێت. 28 ملیار بۆ سەرزەویە فەڵەستینیەکان و کەرتی غەزە، 7 ملیار و 500 ملیۆن دۆلار بۆ ئەردەن و 9 ملیار دۆلار بۆ میسر و 6 ملیار بۆ لوبنان لەناو ئەو 179 پرۆژێشدا کە پێشنیاز کراون. هەروەها دروستکردنی ڕێگەیەک بۆ بەستنەوەی کەناری خۆرئاوا بە غەزەوە کە بڕی 5 ملیار دۆلاری تێدەچێت. با بڕوای شارەزانیش ئەگەر ئاشتی و سەقامگیری لە وڵاتێکدا نەچەسپێت هیچ پرۆژەیەکی وەبەرهێنانی ئابووری سەرناگرێت. لامان کاتیشدا مەحموود عەباسی سەرۆکەی دەسەڵاتی فەڵەستینی لەبارەی ئەو کۆنگرەیەوە دەڵێت دارایی و ئابووری گرنگە بەڵام چارەسەری سیاسی گرنگترە. کاتێک لەسەر بنەمای شەڕیەتی نێودەوڵەتی و دامەزراندن و چەسپاندنی دوو دەوڵەت کێشەکان چارەسەر دەکرێن ئەو کاتە سڵاو لە هەر کەسێک دەکەین یارمەتیمان بدات. ئیسماعیل هەنیا سەرۆکی مەکتەبی سیاسی حەماسیش باس لەوە دەکات کۆنگرەی بەحرین شوناسی ئابووری هەڵگرتووە بەڵام لە ڕاستیدا مەبەستەکە و نێوەڕۆکەکەی سیاسیە. لەگەڵەوەشدا موشیر ئەلمیسری وتەبێژی حەماس ڕایدەگەنێت کێشەی فەڵەستینی کەس نوێنەری نییە جگە لە گەلەکەی خۆی نەبێت. ئەوەی ترامپ دەیکات دەیەوێت کێشەی سیاسی بکاتە مرۆیی و پێگەی داگیرکاریش لە پێکاتەی فەڵەستینیدا بچەسپێنێت. کۆنگرەی ئابووری بەحرین وەک بەشێک لە ڕێکەوتنی سەدا بۆ چارەسەری کێشەی فەڵەستین جوولەکە لە ڕۆژانی 25 و 26 ئەم مانگە لە مەنامەی پایتەختی بەحرین بەڕێوە دەچێت. بەڕێوەچوونی کۆنگرەکە لە کاتێکدایە
لە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا لە ساڵی 2016 ترەمپ بەڵێنی بە لۆبی جوولەکەکاندا بوو کێشەکە چارەسەر بکات با پێی پلانی ئیدارەکەشی چارەسەرەکە لە خزمەتی ئیسرائیلدایە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر سامان بەخێر بێن سەرتە لە بەرزستانەوە دەست پێ بکەین بزان بەڕێزت تێبینیت لەسەر بوو کە پێ دووە بوو ئەمە کۆنگرە نیە وەرشەی عامەلە ینی لە کۆنگرە بچووکترەوە ئەمڕۆ لە مەنامی پایتەختی بەحرێن بەڕێوەچوو بەڵێ بۆیە نەنا کۆنگرایان مؤتەمەر زلی نەکەن چووکار لەسەر مستەوای فەنیەکانە زۆرترە کە ئیشەکانیان بەدەستەکاتوانم ئیشە بەرنە قۆناغی کارەوە ئەم ئیشان ناو بۆیەوە ناوکان ناوە وەرشەی کار. بەڵێ ئەی سەبارەت بە ترامپ ینی ئەوەش کە بازوەکێک کە هەوڵێک کە بۆ چارەسەری کێشەی فەڵەستین لە ڕێگەی ئابووریەوە ینی ترامپ کەسێتێکی چۆنە بۆ ینی هەموو شتێک پێوایە لە ڕوانگەی ئابووریەوە دەتوانێت چارەسەر بێت لە کاتێک کە بەونمە شەڕی ئابووری لەگەڵ ئێران هەیە لەگەڵ چینە هەیە خۆی ئەگەر نەختێ سەیری مێژووی ترامپکەین زۆری فەرق جیاواز هەیە لەگەڵ سەرۆکەکانی ئەمریکی. ترامپ لە بزنزەوە هاتووە بۆ بە سەرۆکەکانی پێشووی ئەمریکا هەمووی لە کۆنگرسەوە لە حزبەکانەوە کۆنگرسەوە سەنەتەوە یان بە محافظی ئەم وڵایەتانەوە یان عسکەرێکی کۆنە چۆتە سیاسەتەوە وەکو جۆرج بوش بۆ میسالێک ئەمانە هاتوون ئەم لە ڕووی ئابووری و سێریشتەکانەکات لەبەر ئەوە تەماشاکە بەڕێی ئەو با بێنە سەر ئەم قەزەی فەڵەستینە ئەو وا تەسەورەکە لە ڕێگەی ئابووریەوە ئەتوانە کێشەکە بکە چی ئەکا لەم ڕێگایەوە ئەوێ 1 میلیۆن فەڵەستینی کاری بۆ بدۆزێتەوە تقریبا وەکو لە 10 ساڵە 50 میلیاری ترخان کرێ طبعا لە عەرەبە دەوڵەمەندەکان داواکات خۆشی لەوانەیە این با ئەوروپا شتێکی خەنە سەر ئەگەر پێشکەوێ مۆزوعە اینجا کە ئەمەی کرد کە خەڵک کەوتە کارەوە دوورەکەوێتەوە لە سیاسەتە سیاستەکەی ئەوانە کە استقرارێکی ئابووری بکەن بۆی گەنجەکان ئەو کە ئیشی کرد و کاری هەبی ئەو ئیندیفاعیە کەمتر بێتەوە. فەڵەستینیەکان ئەگەر ئەمە قبول نەکەن چی ڕۆیە ئەگەر سەیری مێژووی عەرەب و فەڵەستینی و ئیسرائیلکەین ئەمەیە 48 جوولەکەکان هەر تەل ئەبیب و ئەو منتیقانیان بەدەست بوو ئەنووس رازین بە دوو دەوڵەت ئەومان بەنێ وەکو دەوڵەتێ بژین لێرە قبولیان نەکرد شەڕی 67 دروست بوو ئەوە بینیمان هەمویان گرت غەزەشیان خستە کونێکە و ئەمانیشیان لە چۆنەڵی قودس گەمارۆ کرد سینایشیان گرت جۆلانیشیان گرت لە هەفتاوسیا سینا گەڕایە بەڵام جۆلان نەگەڕایەوە. تەماشاکەی قەزەی فەڵەستینی ڕۆژ بە ڕۆژ بەرەو دووەوە بێتەوە تەماشاکەی دەعمی عەرەبی وەکو جاران نییە ئەگەر بیری بکەوێتەوە ڕۆژێکیان لە مؤتەمەری عەرەبیە قەزافی قسەیەکی کرد وتی ئێوە ڕاز ناکەن یان ڕاست دەکەین دەست بخێنە ناو دەست هەمومان لێی بین لە ئیسرائیل قەزدەی نەیهێڵین یان ئەوە تاوەرن داشن ئاشتی لەسەر بکەن پێکەنین پێی ئەوە ڕۆژەکەی ڕۆژ بە ڕۆژ تەماشاکەی قەزەی فەڵەستینی بەرەو دواوە ئەڕوات و ترامپ ئەوەیە بە ڕێگای ئابووری وەکوی گرتووە کە ترامپ دەوێت هەموو شتەکان بە ئابووری چارەسەر بکات خۆی تەسەورەکە ئەگەر اقتصاد استقراری تیابێت شوێنێک استقراری اقتصادی تیابێ استقراری سیاسیشی تیابێت بەڵام هەندێکیان بۆچوونەکەش پێچەوانەیە کە پیان تا استقراری سیاسی نەبێت ئابووریش نابێ ئەوەش بۆ چوونێکەیە خۆی لەوانەیە لە فەڵەستین ئەم بۆ چوونە زیاتر سەرچاوی خۆی بگرێ بۆ لەبەرەوەی ڕێژەی بێکاری زۆرە ئێستا اقتصادی پارەی داعمی ئەمریکی نەماوە بۆ فەڵەستینیەکان داعمی قەتەرە زۆرە ئەو پارەیە کە ئەتوانێ هەتاکوون ئێستا خۆیان بژێنن ئەژین خۆ ئەو اقتصادیان ئێستا ئەو اقتصادی جاران نییە ئەم مەشروعە ئەم وەرشەی کارە کە ئەکرێ بۆ ئەوەیە کە اقتصادیان بەقوت بێ بنیە تەحتیان بەقوت بێ کادرێکی حکومی بەهێز دروست کرێ کە بتوانێت
یاردەر بێ بۆی ئەو استقرارە سیاسی دروستکە بەڵام یەکشتی وت کشنەر کە زۆر مهمە زاوەکەی ترامپ بڵێ زاوەکەی ترامپ ئەوەی وتی لە خیتابەکە وتی ئەمەش بە حلێکی سیاسی عادلانەشی لەگەڵا بێت لە ئەخیر ئەو قسەی کرد ئەو سیاسە عادلانە بەڵام نەیوت دوو دەوڵەت نەیوت هیچ ئیشارەتی بەو شتانە نات ئەوەی لێرە سوالەکە ئەو سیاسەتی عادلانە چییە بۆی تەژی ئەو دەوڵەتانە بکەن کارێکی زۆر بکەن بۆی ئەم مەشروع بچێتە پێشەوە. سپاس دەکەم دکتۆرەگە بچینە قاهیرە لای دکتۆر سەنگەر. دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. ئەگەر سەبارەت بە کۆنگرەکە یاخود بڵێنەوەی ناوینراوە وەرشەی عمل زانیاریمان پێدە ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی کێ بەشدار بوو لەسەر ئاستی ئەمریکاش چۆن بەشدار بوو؟ باڵ دکتۆر گیان دەگەرم وڵات دیارە دەنگەکەت بە باشی ناگاتە لای ئێمە. دکتۆر سامان بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەو کۆنگرەیە و پلانی ئیدارەی بڵین ترامپ پێ دوایە هەمووی لە بەرژەوەندی ئیسرائیلە یاخود ئەگەر لە بەرژەوەندی ئیسرائیل و کارەکەی چێکە ترامپ دەوێ مەسەڵەن ئەم کارانە بۆ ئیسرائیل بکات بۆ ئەوەی استقرارێکی سیاسی بکرێ بۆی ناوچەکەیە هەر لەژێر ئەو تهدیدانە مێنێتەوە. ئیسرائیل بەو مستەمری ئەو مۆزوعی فەڵەستینە هەڵ کرێ مۆزوعێکی زۆر گەورەی لە ناوچەکە هەڵە بێت وارەوەش یارمەتی ئەمریکا ژات تەماشای بوعدی ئابوووریەکەشی بکە ئەو مساعدە کە بە ملیارات ئەمریکا ئەینێرێ بۆ ئیسرائیل ئەو چوەسێ چکە احتیاج ناکە کەس دوشمنی نییە دەوروخڵەکەت لەگەڵ تایەتر تۆ لە چێ ترسیت خۆت بژێنە یارمەتی دێن بەڵام ئەو ملیاراتانە زۆر کەمە بێتێ یعنی لە لایەکیشەوە بۆ ئەمریکاش باشە کە مساعداتە لە لایەکیکەشەوە بۆ حەلیفی خۆی ئەسلی خۆی لە ناوچەکە و حەلیفەکانی کەشی وەکو مەسرە سعودیە ئۆردونە ئەمانە هەمووی باشە بێ بۆیان بۆیە هەوڵ ئایا بە شێوەیەکی ئابووری ئەم کێشەیە بگەێنێتە ئەو مەرحەلەی کە حلێکی سیاسی عادلی بۆ بکرێت اینجا ئەو حلە سیاسی عادلە وردکردنەوەیەوێت چییە دەرنەکەوتۆ جارێ چکاوە چەند ساڵە ئەڵە ترامپ فەڵەستینیەکانی لەبیر نەچووە لە خیاڵتی بەڵام 2 ساڵە مساعداتی لێ بڕیون قودسی هێنا سەفارەتەکە هێنایە قودسەوە اعترافەکە جۆلان ببێ بەشێک لە ئیسرائیل بۆی ئەمنی ئیسرائیلی بپارێزێ لەو مرتەفعاتانەوە ئەمە هەمووی دژی فەڵەستینیەکانە داواکارەکانی فەڵەستینیەکانە محمود عەباس ئەڵێ ئەگەر هەر ئەو بڵێ بچینەوە سەر مۆزوعی دوو دەوڵەت ئێمە ئامادەین بچین بۆ کۆنفرانسە یعنی ئامادەین کە بەمهینە بەڵام لەسەر ئەساسی دوو دەوڵەت ببێت باش بەزەی کارکتەرەکانی مەسەرەن ئەم چارەسەرکردنی کێشەی ئابووری ینی تەنها ترامپە ئەوەی کێشەی فەڵەستین لە ڕێی ئابووریەوە چارەسەر بکات یاخود کارکتەرانی کێن چکە پیان وایە ئەمە بەشێک کە لە هەندێکیان مناوێن ناوە سەفقەی قەڕن ڕێکە ڕێنگرێبەسی سەددا ئەوەی کە مەسەلەن دەوڵەتی ئیسرائیل فراوانتر بکرێت لەسەر حسابی فەڵەستینیەکە دەوڵەتی ئیسرائیل فراوانتر ناکە چکە ئەو دەوڵەتە یعنی ئەگەر جۆلانی بچێتە سەر ئەجین وەکو خۆی مێنێتەوە بەڵام چیەکە مەترسی فەڵەستینی لەسەر ئیسرائیل نایابێت لێرە ئیستیفادە مەسر لەیەکە ئۆردون لەیەکە بەڵام ئەمە لەسەر لە هەفتەیەکە دروست نەبووە لەسەر ئاگرێکی زۆر لەسەر خۆ ئەم 2 ساڵە وردە بە مشاورە لەگەڵ جوولەکە لەگەڵ سعودی لەگەڵ ئیماراتیەکان لەگەڵ قەتەر طبعا قەتەر خۆی کێشاوەتەوە لە مۆزوعە خۆ دەزانین لە مەسەلەی ئێرانە خۆی کێشاوەتەوە مەسرەکانی تایە مەغریبی تایە ئەم دەوڵەتانی تایە هەمووی پێکەوە ئەم هینیان دروست کردووە ئەم تەبخەیان دروست کردووە. سپاس دەکەم دکتۆر سەنگەر ئەگەر ئێستا گوێت لە دەنگی ئێمە بێت سەبارەت دەگەر زانیاریمان پێ بدەیت لەسەر بەڕێوەچوونی کۆنگرەکە و ئەو لایەنانی کە لە سەراستی وڵاتانی عەرەبی بەشدار بنەوانەی بایکۆتیان کرد وایە ئیسرائیل خۆی بەشدار بوو یاخود ناو لە سەراستی ئەمریکاش بەشداریەکە چۆن بوو لەو وەرشەی عەمەلەی بەحرین.
بەڵێ داوا لێبرن لە دکتۆر دەکەین دیارە دەنگەکەی ناگاتە لای ئێمە باشێگەر هاوکارانمان چاکی بکەن. دکتۆر ساوندکرێم وڵای بەڕێز سەبارەت بە باسی میسرەت کردووە ئەردەن، ینی سوودەکە چییە بۆ ئەوان یاخود سوودێکیان پێدەگات سوودەکە تەنێ ئابووری یاخود چی ئەوەی کەوان بەسەرەن پشتگیری ئەو پلانەی ئیدارەی ئۆباما بکەن؟ خۆی طبعا سوودی ئابووری هەیە بۆ ئەوان، ئەوانشی مشکلەیە بۆیان قزەی فەڵەستینی چووکە لەسەر حدودی خۆیانە مەسەلەی غەزە لەم لاوە قودس و ئەوانە بۆ لەسەر ئوردون. فەڵەستینیەکان و ئوردونیەکان تقریبا ئێستا 7 ملیۆنە بن پێکەوە، ئەگەر چووکە ئێستا فەڵەستینیەکان زۆر بەقوتن لە ناو ئوردونە. ئوردون ناتوانێت شتێ بکات کە دوورکەوێتەوە لەم مەعمەعەیە، ئەبێ زۆر بە هێمنی بۆی بچێت کە خەڵکی ناردووە بۆ ئەوێ، بەڵام لە مستەوایەکو جەنابە هەموو مستەواکان لە مستەوایەکی نزمتران، بەڵام مستەوایەکن کاریگەر بن. بەڵام بۆ ئەوەی کە ئیسرائیلی تیانە، ئیسرائیل نەچووە، سوحەفی چووە، مەجالیان ناوتە سوحەفیەکان بچن، ئیسرائیل خۆی بچن. بەڵێ بەڵام چێ چووە؟ سەفیری ئەمریکا لە ئیسرائیل. ئەوە تەمسیلی ئیسرائیلەکە بە ئاسانی وەلەو لە حکوومەتی ئەمریکا، بەڵام مەساڵحی ئەمریکا چۆن سەفیری ئەمریکا لە ئیسرائیل نوێنەری ئیسرائیل بێت؟ نۆنێری نابێت، بەرژەوەندەکانی ئیسرائیل لە پارێزێت، یعنی هەوڵە خۆی کوشتنەر جوولەکەیە، بڵێ خۆی جوولەکەیە، یعنی تەسەوڕەکەی احتیاجەکە کەس بچێت لەوێ لە ئیسرائیلەوە، خۆی لەگەڵ ئیسرائیلەکانە، لەگەڵ سعودیەکانە، لەگەڵ مەسر، لەگەڵ ئوردونە، لەگەڵ دەوڵەتی خەلیجە ئەمان هین کردووە، ئەم سەبقەی قەرنەی کە پێ ئەڵێن دروستیان کردووە. اینجا لەم هۆشەی کارە ئەیانەیە بە هەندێ هەنگاوی باش دەرچێ، لەوەیە کە ئەمە ئەتوانێت مەسەلەی ئابووری لەو چەند ڕوویەکەوە ئەتوانێت فەڵەستینیەکان بەهێزکەن و بتوانن اقتصادی خۆیان بەهێزکەن لەم حەسارە بچنە دەرەوە. بەڵێ بەس سەبارەت بەو بڕەپارەی کە مەسەلەن بازلوکە کە 50 ملیار دۆلار دانراوە، 28 ملیاری بازلۆکە بۆ فەڵەستینیەکان و کەرتی غەزە، 7 ملیار و 500 دۆلار بۆ ئەردەن، 9 ملیار بۆ میسر، 6 ملیار بۆ لوبنان. یعنی و پارەی کێ ینی چۆن کۆ دەکرێتەوە؟ ئیدارەی ئەمریکا خۆی مەسەلەن پارەیە تەرتیب دەکات، دابینی دەکات کە بازلوکە لە ماوەی 10 ساڵە ینی پرۆژەی پێ ئەنجام بدرێت؟ ئەو پارەیە کۆکرێتەوە بەپێی یعنی لێک ڕۆژا کۆ ناکرێتەوە، 10 ساڵیان ناوەتی کە ئەم پرۆژەیە بچێتە پێشەوە، وەلەو ترامیش نامێنەوە کو ئەگەر هەڵیش بژێرێتەوە لە 2024 ئەو دەوری نامێنێ، ئەم 10 ساڵە ئەگاتە 2029. یعنی ئەم سیاسەتە ئەبێ بە سیاسەتێکی ئەمریکی لە ناوچەکە بۆ حەلی قزەی فەڵەستینی. ئەم پارەیە دەوڵەتەکانە یا سعودیەیە، ئەو دەوڵەتانەی خەلیجەیەن و هەندێک دەوڵەت ئەمریکا خۆشی بەشدارە بێتە، دەوڵی ئەوروپیەکانیشی کە هەنگاو بچێتە پێشەوە، ئەوانیش ئامادەن کە پارە بخەنە ئەو مۆزوعەوە. باشە، بەس وەکو لایەنە فەڵەستینیەکان بە وچوونی بەڕێزەوەی کە فەتح وچ حەماسیش، حەماس زۆر دژایەتی دەکات و پێی وایە ئەم مۆرشی ئامە لە فرۆشتنی فەڵەستینە، بۆچی خۆیان بەشدار نەبوون؟ خۆی کە بەحسمان کرد وتمان دووە هەیە، ئابووری هەیە و سیاسی هەیە. ئەوان زیاتر ڕووی لە سیاسیەکە گەنی، ئەڵێ ئێمە ئەگەر سیاسەکەمان سپرا بێ ئابووریەکەمان چاکە بێت، ئەوە لە ڕووی فەڵەستینیەکانەوە. ئەم مەجموعەی کەش مەجموعەی سەبقە قەرن ئەڵێ نە، ئەگەر ئێمە اقتصادمان چاکردن ئەوساکە ئەتوانین سیاسەکە بە ئاسانی حەلکەن. ئەم دوو بۆچوونە هەیە، فەڵەستینیەکان نایەنە سەر مێزی ئەم گفتوگۆیە هەتاکوون زەماناتێک نەبێ کە ئەم سەبقەی قڕنە چی لە پشتەوەیەت، ئەو حەلی سیاسی عادلە چییە، بێ ئەمریکا وردی کاتەوە. دەوڵەتەکانی کە ئێستا داواکەن ئێستا لەگەڵ ئەمریکا تەعامل ناکەن، داواکەن لە ڕێگای ئومەمی متحیدە و لەگەڵ هەندێک دەوڵەتەکانی ئۆروپی کە وەکو فەرەنسا خاسەتەن کە پشگیریانەکە بتوانن دەنگیان بگەن ئەمریکا، دەنگیان بگەن بۆی حەلێکی سیاسی، حەلێکی با بڵێن چۆنەڵی بۆ بدۆزرێتەوە بۆ ئەم مەسەلەیە، و ئەم مەسەلەیە بۆ بە تیجارەت نۆکو قەزای هێن میلەتەکە، ئەو هەموو میلەتێک مافی خۆی هەیە، وەکو چۆن ئێمە داوای مافی خۆمانەکەن وەکو میلەتی کورد، فەڵەستینەکانیش حەقی مافی خۆیان هەیە، جوولەکەش حەقی مافی خۆی هەیە کە بژی لەو ناوچەوە.
ئەگەر ئەمانە بتوانن بە ئاشتی بژین ناوچەکە بەرەو تەفرەیەکی اقتصادی بەرزەڕوات چکە ئەم ناوچەیە هەر لەسەر ئەوەتی بیرمان کردوێتەوە هەر لەسەر قەزەی فەڵەستینی و لەسەر کوشتن و برین و ماڵوێرانی و لە هەموو دەوڵەتەکانی گرتوێتەوە هەندێک دەوڵەتی نەگرتوێتەوە بەڵامستا ئەوانی ژەگرێتەوە ئەبێ چۆن ئەم مشکلەیە حەل کرێت و چۆن کە بەحسەکەن ئێران کە دەستی هەیە لە عەدەم ئیستیقراری ناوچەکە و یارمەتی مەسەلەن لە غەزایەت یارمەتیان هەیەت ئەوش عاملێکە کە ئاینوێ ئەویش عەزلکەن خۆ مؤتەمەرە هەر بۆ ئەوە نییە هەر بۆ کێشەی فەڵەستین نییە بۆ کەسی فەڵەستینیە بەڵام دەستی ئێرانیش دوورکەنەوە چۆن ینی بە شێوەیە ئەگەر هاتوو فەڵەستینەکان هاتنە سەرخەت ئێرانیان بۆ چێتر وانە ئەو علاقەتە خۆستا تعزیزی چێکە قەتەرێکە قەتەر عادی چێ لەگەڵ ئێرانە وایە بەناوی دەوڵەتێکی عەرەبیەوەیکە و ئەمانیش شەڕەکەن لەسەر قودس یەک موشک یەک تەقە نە ئێران و نە ئیسرائیل بەرامبەرێکیان کردووە علاقەتێکی زۆر باشیان هەیە پێکەوە ئەوەی بزانێ ئەو مؤتەمەرێکە کرا ئێران رووسیا و ئەمریکا لە ئیسرائیل کردیان دوێنێ و پێرە هەردووکیان تەئیدیانە کردەوە لەسەر ئەمنی ئیسرائیل مهمە بۆیان وەلەو ئەمریکا و رووسیا ڕێک نەبوون لەسەر بۆ چوونەکانی ئەمریکا لە ناوچەکە بەڵام کە ئەڵە هەردووکمان ئەمنی ئیسرائیلمانەوە بە ئێرانی ژەڵەن ئەوە ئێمە لەگەڵ ئەوەشانین تۆ زەرەر بە ئیسرائیل بگەینی بەس دکتۆر یعنی ئەوەندەی کە خەتە وڵاتە عەرەبیەکان ینی کامانن کە زۆر پشگیری ئەم پرۆژەی ترامپ دەکەن کە مەسەلەن سەر حیسابی فەڵەستینیەکانیش ئەم کێشێت چارە سەر بکرێت وڵاتە عەرەبیانە کامانن کە زیاتر پشگیری ئەم پرۆژەیە دەکەن سعودیە دەرەجە یەک ئیماراتە قەتەرنا مەسر و ئۆردنیش چکە خاستن ئۆردن و مەسەر ئەیانوێ ئەم کێشەیە حەلکەن چکە خۆشیان کێشەی اقتصادیان هەیە ینی خۆ ئۆردن هەریچی نییە بە یارمەتی نەبێ ناڕوا بڕێگاوە ینی هیچ نەوتیە نەغازیێنە هیچیە عێراقیاتەیە سعودیەیاتێ ئەمریکا ئەیاتێ بەم وڵاتانە ئەژیجین خۆی اقتصادی خۆی ئەوە نییە کە میلەتی ئۆردن بژێنێ لەبەرەوە ئەم مەسلحەتی ئەوانە کە ئەم مشکلەیە حەل بێت و بتوانن خۆشیان بەهێزکەنەوە لە ناوچەکە وەکو اقتصاد لەبەرەوە فەڵەستینیەکان وەکو وتە مەگەر سەری مێژووکی لە 48ەوە هەر ڕۆشتونەتە دواوە ئێستا مەسەن هینەکەی کەم دێڤێت کە کرا ئەوەی کەم لە بینی مەسر و ئیسرائیلە مەسر پێشکەوت استقراری بەخۆیە بینی سینایی وەرگرتەوە لە باتی لێ بڕاوەکو جوولان کار ڕەفزی کرد ئەو سینایی وەرگرتەوە مساعداتی ئەمریکی هات مساعداتی سعودی هات ڕاستە لە ڕەبیع العەرەبیە مەوزوعی ئیسلامیەکان هاتن بۆ ساڵێک کۆوانە بەڵام ئەوەشیان نێشتا ئەوەش پاکرایەوە ئێستا استقرارێکی با بڵێن نەوعەن ما لە مەسر هەیە مەسر اقتصادەکەی بەرەو باشتر بەس دکتۆر بۆچی ینی وڵاتانی عەرەبی بە ئاشکرا ینی زۆر ڕانەگەیاند و کە لەگەڵ ئەم پرۆژەی ترامپ لە ترسی ڕێگشتی وڵاتانی عەرەبیە خوچیەوە کارەکە ئەگەر نە لە ژێرۆ پێ دوایە تاو ئەوان متفقن لەسەر ئەم پرۆژێ بە قەناعەتی من خاستن لە ئۆردن دەرەجەی یەک ئەترسن لە جادا وەکو پێم وتی ئۆردنیەکان کەمترن لە فەڵەستینیەکان بەعەدەد یعنی ئەوەن داوەڕی فەڵەستینی لە ئوردون هەیە کە مەبەست بەڵێ یعنی فەڵەستینیەکان لە ناو ئۆردنا زۆر بەهێزترن بەقوترن وەک لە خەڵکی ئۆردنی ئەسلیە ئەمەە عەدەدیان زۆرترە بزەبت نسبەکەی نازان بەڵام فەڵەستینیەکان و لەگەڵ ئۆردنیەکان حسابکەی 7 میلیۆنن بەڵام نسبەی زۆرەکان چیە فەڵەستینەکانە لەبەر ئەوە ئەترسن لە جادە بجوڵێت کەوتونەتە مزارا دەگەر بینی لە تەلەڤیزیۆنە سپاس دەکەم دکتۆر ئەگەر ئەم جارە دکتۆر سەنگەر دەنگەکەی باشی بگاتە لای ئێمە دکتۆر داوا لێ بدن لە بەڕێستان دەکەین ئەگەر سەبارەت بە ئەو وەرشەی کارەی کە ئەمڕۆ لە مەنامە بەرەوە چوو سەرنجی بەڕێزت و بۆچیەوە پێ دوایە کاریگەریەکانی چی دەبن ئەم وەرشەی کارە بەڵێ دکتۆر سەبارەت بە وەرشەی عامل کە ئەمڕۆ لە بەحرێن بەرەوە چوو هۆکارەکان هۆکاری ئەنجامدانی چییە و کاریگەریەکانیشی چی دەبێت
لبنان والعراق وكان يجري بروجي مسارات في نمسا أمريكا ما بس في فلسطين وإسرائيل كان النية ما تفكر كان البروجي كذا كان قاعد وزارية وكل شوية عن بناء لا سيستم يكون أرقام شوي جاري كفراية وابو وسرتاكين كان فكرني بس إسرائيل وفلسطين وأن بروجي واتكات إسرائيل للوي أمنية وأمنية باشترية وها إسرائيل فبرزيل سنة سيس كان الزلان وادي عربة البريوان أربعين إسرائيل والله بشكل كم بروجوات تكتير وسر إسرائيل بەڵێ سپاس دەکەین دکتۆر ناوبڕێکمانەیە دواتر دەگەڕێم وڵای بەرست و دکتۆر بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە، بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2009 0 کیلۆمەتر. ئاگادار بن، ئەو 20,000 دینارەتان نافەوتێت، چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان. بە یەکجار سەردانکردنی چاڤیلان. یەکجار سەردانی چاڤیلان بکە و کارتێک بکڕە، ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کارتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلان بکە لە شاری سلێمانی. هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنێک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلان گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست دکتۆر بگەرم و لای بەڕست ببوورە پێشتر دەنگەکەت خراپ گەیشتە لای ئێمە ئەگەر ئەم جارە لەسەر وەرشەی عامە لە بەحرین و کارەکانی بۆ کار و ئەنجامەکانیشی فەرموو. بەڵێ ئەمەویست باس لەوە بکەم و ئاماژە بۆ تێبینیە بکەم کە بۆچی ئەم کۆبوونەوەی ناونراوە وەرشەی کار لەبەرەوەی کە بەشێک لە وڵاتانی ناوچەکە نایانەوێت ئەم پرسە گەورە بکرێت و لەسەر ئاستی جەماوەری ناڕزایی لەسەر ئاستی جەماوەری و لە شەقام دروست بێت. هۆکاری دۆمیشیان بۆەوە گەڕێتەوە کە ئەم وەرشەیە وەرشەیەکی تەکنیکیە و بە باس لە وردەکاریەکانی ڕێکەوتنی سەدە ئەکات و لایەنە سیاسەکەیشی کە گرنگترین لایەنێتی بریتە لەوەی کە وادی عەرەبە کە لە نێوان ئەردەن و ئیسرائیلدایە دەخرێتەوە سەر ئیسرائیل ئەگەر چی بەبێ ڕێکەوتنی وادی عەرەبەی ساڵی 1991 کە تا ئێستا ئیسرائیلەکان دەسەڵاتیان بەسەر ئەو ناوچەیەدا هەیە هەروەها بەرزایەکانی جۆلانیش دەخرێتەوە سەر ئیسرائیل و لە سەدا 23 کەرتی ڕۆژاوا کە ئێستا پیان ئەڵێن کۆمەڵگا نیشتەجێبوونەکانی جوولەکە ئەوانەش ئەخرێنەوە ناو سنووری ئیداری و بەڵام بۆ فەڵەستینیەکان لەو بەشە سیاسیدا ئەوەی بۆیان دیاری کراوەوەیە کە دەوڵەتێکی فەڵەستینی پێک دەهێنرێت بە ناوی دەوڵەتی فەڵەستینی نوێ بەڵام ئەم دەوڵەتە هیچ سیادەیەکی نییە و هیچ سوپایەکی نییە بەڵکو لەلایەن ئیسرائیلەوە دەپارێزرێت و هەروەها ئاسایشی ئەو وڵاتە لەژێر دەستی ئیسرائیلدایە و لە بەرامبەردا فەڵەستینیەکان باج و سەرانە دەدەن بە سوپای ئیسرائیل و لایەنێکی ئابووری تری بەشە سیاسیەکەی ئەوەیە کە بڕیاربایە ناوچەیەکی پیشەسازی لە نزیک شارۆچکەی ڕەفەحی مەسر واتە لە نێوان کەرتی غەزەوە سنووری سینای مەسر دروست بکرێت و ئەو ناوچەیە بەشێک دەبێت لە پرۆژەی نیۆمی سعودیە کە ساڵی 2017 لەلایەن محەممەد بن سەلمانەوە ڕاگەیەنرا و بۆ تێچووەکەی نزیکەی 600 میلیارد دۆلارە و 14 دەوڵەت دەگرێتەوە بۆیە ڕێکەوتنی سەدا هاوشان و هاوکارە لەگەڵ پرۆژەکەی سعودیە کە پرۆژەی نیۆمە و بە تەواوکەری یەکترن و دوا بە دوای سەفەی قەڕن باز لەوە دەکرێت کە پرۆژەیەکی نوێی گەورەتر هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ چارە سەرکردنی بە تایبەتی پرسی کورد چونکە زۆر جار پرسیارە دەکرێت ئایا سوودمەندی کورد لە ڕێکەوتنی سەدە چییە؟ ئەوەیە لە قۆناغی یەکەمدا پەیوەندیەکی ناڕۆستە و خۆ هەیە ئەویشەوەیە بڕیار وایە بۆری نەوتی کەرکووک حیفاکە لە ساڵی 1934 دروست کراوە و تا ساڵی 1940 نەوتی ناردەی ئیسرائیل کردووە بەڵام لە دوای ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیلەوە و بۆریە لە کار کەوتەوە بڕیار وایە لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا جارێکی کە ئەو بۆریە بخرێتەوە بکار هەرچەندە لە ساڵی 2004 و لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە جۆرج بۆش هەوڵیدا باوکاری ئیسرائیل جارێکی کە ئەم بۆریە بخاتەوە بکار بەڵام نەیتوانی بەڵام لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا جێگە بۆ کراوەتەوە وە لە دوای ئەم پرۆژەیەش پرسی کورد دەبێت بە پرسی یەکەمی ناوچەکە چونکە بە درێژایی 72 ساڵی ڕابردوو هەر لە سەرەتای دروستبوونی ئیسرائیلەوە دوو پرسی گرنگ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبوونەوەش دۆزی فەڵەستینیەکان و دۆزی کورد بووە کە هەمیشە دۆزی فەڵەستینیەکان لە پێش دۆزی کوردەوە بووەوە زۆر جاروای کردووە دۆزی کورد پشتگوێ بخرێت چونکە پرسی فەڵەستین پرسێکی گشتگیرتر بۆ پەیوەست بووە بە وڵاتانی عەرەبی و ئیسلامیەوە بۆیە بە چارەسەرکردنی پرسی فەڵەستین باشە دکتۆر کورد دەبێت بە پرسێکی گرنگی ناوچەکە. بەڵێ دکتۆر پوختەکەی ئەوەی کە ئەم بڵین وەرشەی عامە لە بەحرین کە وەک سەرەتایەک بۆ ڕێکەوتنی بڵین سەدە چی تێدا بۆ ئیسرائیل بە دیاریکراوی بۆ ئاسایش ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئیسرائیل وە بە پێچانەش چی تێدا بۆ فەڵەستینیەکان؟ وەرشەی مەنامە بەشی یەکەمی ڕێکەوتنی سەدەیە و ئەوەی ئەمڕۆ گەگاریت کۆشنەر ئاشکرای کرد بەشێکی بچووکی لایەنە ئابوووریەکەی بوو چونکە لایەنە ئابوووریەکەی بریتێ لەوەی کە ئەمریکا 50 میلیارد دۆلار لە وڵاتانی بەبەشداری ڕێکەوتنەکە کۆ دەکاتەوە بە بەتایبەتی لە وڵاتانی بیکەندا و پێویستە لە سەدا هەفتای تێچووی ئەم پرۆژەیە بگرنە ئەستۆ ئەمریکا لە سەیا 20وە یەکێتی ئەوروپاش لە سەیادا بگرنە ئەستۆ کە ئەمەش بۆ فەڵەستینیەکان جۆرێک لە گەشە پێدانی ئابووری و هەروەها بێکاری کەم دەکاتەوە وادە دەکات فەڵەستینیەکان ئەو دۆخی کە ئێستاتی دان و ماوەی زیاتر لە
12 ساڵە لە ژێر گەمارویەکی قورسدان لەو دۆخە دەرباز بن بەڵام لە بەرامبەر ئەوەدا بەشێکی زۆر لە فەڵەستینیەکان پێیان وایە کە ئەمە فرۆشتنی خاکە لە بەرامبەر پارەدا و ئەوان ئەمە بە هەموو شێوەیەک ڕەت دەکەنەوە بەڵام سوودی زۆری ئەم پرۆژەیە لە بەرژەوەندی ئیسرائیلە چونکە لە ئێستادا بۆ نمونە سوودەکانی چی؟ ئەوەی کە چونکە ئەوەی ئەم پرۆژەی داڕشتووە ئەم پرۆژە ئەگەرچی پرۆژەیەکە گەڕێتەوە بۆ ساڵی 1994 و بە دواتر لە ساڵی 2010 جارێکی کە باسی لێوە کرایەوە و لە سەردەمی ئۆباماشدا چەند جارێک باسی لێکرایەوە بەڵام بۆ بۆی دۆخی داداعشەوە ئەو دۆخە گونجاو نەبوو کەم پرۆژەیە ڕابگەێنێ ئەم پرۆژەی ئێستا پرۆژەیەکە لەلایەن هەردوو ڕێکخراوی ئایپاک و جینسان کە بەلۆبی یەهودی لە ئەمریکا ناسراون ئامادە کراوە و عەرابی ئامادەکردنی ئەم پرۆژەیە کە گاری هەریەکە لە لەگاری کۆشنەر وەروەها جیستۆن گرینپلانتی ڕاوێژکاری ترامپە بۆ کاروباری ڕێکەوتنە دەوڵەتەکان وەروەها دیڤید فریمانی باڵێزی ئەمریکایە لە ئیسرائیل واتەوانێن پرۆژەیان ئامادە کردووە یەهودیەکانی ناو ئیدارەکەی ترامپن بۆیە بە دڵنیاییەوە بدەیانەوێت ئەم قۆناغی ئێستا دیواتە قۆناغی سەردەمی دۆناڵد ترامپ بقۆزنەوە بۆ ئەوەی ئاسایشێکی درێژ خایەن کە وەکو خۆیان ئاماژیان پێداوە ئەم پرۆژەیە وا دەکات ئاسایشی ئیسرائیل بۆ ماوەی 50 ساڵ درێژە پێدا هەروەها لە ڕووی جوگرافیشەوە ڕووبەری ئیسرائیل بە ڕێژەی لە سەدا 30 زیاد دەکات و خاڵێکی گرنگ لەم پرۆژەیەدا بابەتی ئاو وزەیە ئەم پرۆژەیە وا دەکات ئاوی شیرین بۆ ئیسرائیل بۆ ماوەی زیاتر لە 50 ساڵدا بێ بکرێت چونکە کۆزانەی ئیسرائیل کێشەیەکی گەورەی ئاوی شیرینی هەیە بۆیە لە ڕێگەی پرۆژەیەوە دەتوانێت ئاوی ڕووباری نیل بەڕابکێشێت بۆ نزیک سنوورەکانی ئیسرائیل و لەو کێشەیەدا دەربازی بێت هەروەها پرسێکی گرنگتر پرسی وزەیە ئەم پرۆژەیە وا دەکات بۆ ماوەیەکی درێژ پرسی نەبووی وزە و ئاسایشی وزە بۆ ئیسرائیل فراهم کات و لەسەر ئاستانەی دەوڵەتیەکەش لە دوای شەڕی عەرەب ئیسرائیل لە دوای هەردوو شەڕی ساڵ 1973ەوە پەیوەندیەکانی ئیسرائیل دابڕانێکی بەخۆیەوە بینیوە ئەگەرچی بەپێی ڕێکەوتنامەیەکی کامتیفەتی ساڵی 1979 مصر پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی کردەوە وەلبە لە دوای ساڵی 2005 بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی نەناڕاستە و خۆ بە شێوەیەکی نهێنی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوێتەوە بەڵام ئەم پرۆژەیە وا دەکات وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی ئاشکرا پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی بکەنەوە کەمەش دەستکەوتێکی مێژوو و خەونێکی مێژوویە بۆ ئیسرائیلەکان چونکە دانانی کی فەرمی وڵاتانی عەرەبی و ئیسلامیە بەسەر بەخۆی ئیسرائیلدا کە لە ماوەی 72 ساڵی ڕابردوودا وڵاتانی عەرەبی لە تورکیادانیان نەناو بەسەر بەخۆی ئیسرائیلدا. بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر سەنگەر دکتۆر سامگەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەم پرۆژەیە کارکردن میوەسەن بۆ ئیسرائیل هیچ پەیوەندێکی باڵبژاردننی سەرۆکاتی داهاتووی ئەمریکاوەیە کە لە مانگی 11 ئەم ساڵ ئەنجام دەدرێت؟ خۆی هەج هەنگاوێک کە ئەمریکا بینێ بەرەو ئاشتی یان دەستکەوتی هەبێت بەهێزکردنی ترامپە لە انتخاباتی داهاتووە ئەگەر مشکلی ئێران حەلکا ئەگەر مشکلی لەگەڵ سینا هەیبی ئەوەی لەگەڵ کۆریای شیمالی کە هەیەی ئەمانە هەمووی لەسەر مێزەکەن بۆ ئەوی ترامپ بتوانێت پێگەی خۆی بەقوتکە لە انتخاباتی داهاتووە بەڵام ئەمریکیەکان خۆیان وەکو ئەمریکی لە ناو وڵاتی ئەمریکا احتیمامێن زۆر بۆ ئەوەی اقتصادی ناوخۆچی لاتەوە بەرەو چووە ڕۆە پێش کەوتووە دواکەوتۆ لەم چەند ساڵە بەسمە کولۆبی جوولەکە لە ئەمریکا کاریگەری زۆری نییە لەسەر هەڵبژاردنەکان طبعاً کاریگەریە بێ ناڵم کە ئەگەر ئەم هینە بچێ نقطەیەکی زۆر بەهێزە بۆ ئەوان لۆبیەکە سەرکەوتنیکی گەورەی بەدەستدەێنێ و لەو لۆبی جوولەکە لە ئەمریکا بۆ بە دوو کردەوە لەگەڵ دیموکراتە و لەگەڵ جەمهوریەکانشان بۆ ئەگەر هەچ کامیان لەسەر حکوم بن ئەوان هەر ئیشی خۆیان بکەن لەسەر حکم بن ئەوە زیرەکی ئەو لۆبێ کە بەکارێنن بەڵام بۆ ترامپ سەرکەوتن لەم فایلە گەورانەی کە هێنێتی ئێستا مەسەن فایلی لەگەڵ کەنەدا و مەکسیک سەرکەوتوی بەدەستهێنا اقتصادی ئەمریکا زۆر بەقوتە بێکاری 3.6 لە 1969 بەخۆی و نەیبینیوە ئەم بێکاریە ئەو زۆر گرنگە کە اقتصاد بەقوت بووە دەخلی
تاک لە ئەمریکا بەرەو بەرزی ئەڕوا ئەمانە هەمووی ئیجابیاتن بەرەو ترامپ بەڵام معارەزەشی هەیە لەسەر قەزایی ئافرەت و لەسەر قەزایی هیومن ڕایت و لەسەر زۆر قەزای ژینگە و مینگە و ئەمانە ئەبێ هەنگاویش بنێ بۆ بەس ئەم وەشەی ئەمە لە هیچ پەیوەندێکی بە گرژەکانی ئێران و ئەمریکاش وەیە؟ بەڵێ ئەمە خۆی ئەمریکا خۆی پیشانە لە دوو جومگا جیاواز یەکیان ئەم جومگەیە کە ئێوە قەزەی فەڵەستینی بە شێوەیەکی ئاشتیانە حەلبێ بە شێوەیەکی ئابووری هەلکا لە هەمان کاتە ئابووری زەختێکی ئابووریە خاتە سەر ئێران بۆ ئەوەی ئەلەساس ئێران عاملی استقرار نییە لە ناوچەکە ئەم گامارانەی خستۆتە سەر ئەو اینجا دووی کاری بەدەستەوە کارێک ئەمەیە ئاشتی و ئابووری بێنێ کارێکی ئابووریە بۆ ئەوەی ئێران گەمارۆ بە و استقرار بێنتە ناوچەکە یعنی هەردوو ئیشەکەی بۆ ئەوەیە کە ناوچەکە بەرەو ئابووریەکی باش بەرێ بەڵام مەسلحەتی خۆی بپارێزێت لە ناوچەکە مەسلحەتی ئەمریکا لەسەر و هەموو مەسلحەتەکانەوەی. سپاس دەکەم دکتۆر سەنگەر کاتشمان کەم ماوە بەس بە کورتی سەبارەت بۆی کەلایەنە فەڵەستینیەکان بەشداریان نەکردووە یعنی ئەم کۆنگرەیە کاریگەری دەبێت یاخود هیچ کاریگەرێکی کە لایەنە فەڵەستینیەکان خۆیان بەشداری نەکردووە یاخود وڵاتانی عەرەبیش بۆ سەرئاستێکی زۆر باڵا خۆیان بەشدار نەبوون. سەرەتا ئەمەیە ئاماژە بە خاڵێک بکەمەویش کاریگەری ئەم پرۆسەیە واتە وەرچەی مەنامەیە لە سەڵەتژاردنە ناوخۆیەکانی ئەمریکا ڕاگەیاندنی وەرشەی مەنامە و ڕێکەوتنی سەدە لەم کاتەیە هەنگاوێکی دۆناڵد ترامپە بۆ ڕازیکردنی لۆبی یەهودی بەتایبەتی هەردوو ڕێکخراوی جینسان و ئایپاک لە ئەمریکا چونکە هەرچەندە یەهودیەکانی ئەمریکا دابەش ببن بەسەر هەردوو پارتی کۆماری و دیموکراتیدا بەڵام ئەوەی بڕیاری ڕاستەوخۆ بڕیاری کۆتایی دەدات ئەو دوو ڕێکخراوەیە ئایا دەدەنگی یەهودیەکان بۆ چ لایەک ڕات و لە لای تریشەوە لەسەر ئاستی ئابووری ئەمریکا زیاتر لە سەدا چلی ئابووری ئەمریکا لە ئێستادا بەتایبەتی هەردوو کەرتی بۆرسەواتە کەرتی کاغەزە دەدارایەکان و کۆمپانیاکانی چەک لە ژێر دەستی یەهودیەکاندا ئەمە ژوا دەکات کە کاریگەریەکی ڕاستە و خۆیان هەبێت لەسەر هەڵبژاردنە سەرۆکایەتەکەی ئەمریکا و ئەوەشی ڕوونە ئەوەی بکات دۆناڵد ترامپی لە ساڵی 2016 کرد بە سەرۆکی ئەمریکا دەستێوەردانی ڕووسەکان و هەروەها هاوکاری لۆبی جوولەکە بووە لە ئێستاشدا دۆناڵد ترامپ و یەهودیەکانیش دەدانێت خولێکی پێی بۆ تازە بکەنەوە لەسەر لە وەڵامی و پرسیارشکە ئاماژەوە کرد بۆچی لە ئێستادا فەڵەستینیەکان بەتایبەتی حەماس و بزوتنەوەی فەتەح بەشداریان لەم وەرشەی مەنامەدا نەکردەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو دوولایەنە لە ئاستە جەماوەریەکەیان نەترسن ئەی جینا بزوتنەوەی فەتەح بەشێک بووە لە داڕێژەرانی ئەم پرۆژەیە واتە لە ڕوانیهێنیەکەیەوە لە ژێرەوە لەگەڵ ئەم پرۆژەدایە بەڵام بۆ ئەوەی لەلایەن گەگران وەروەها فەڵەستینیەکان لە خۆی نەڕەن جێنێت بە شێوەی ئاشکرا جایەتی ئەم پرۆژە دەکات بەڵام بزوتنەوەی حەماس هەر لە سەرەتاوە دژی ئەم پرۆژەیە بووە چونکە ئەم پرۆژەیە ڕاستەوخۆ ئامانج ڕاستەوخۆ حەماس دەکاتە ئامانج وە دەسەڵاتی فەتح بە تەواوی بەسەرکەرتی غەزە و هەروەها بەسەرکەرتی ڕۆژاوادا دەسەبێنێت چونکە لە پرۆژەکەدا ئاماژە بەوە کراوە پێویستە چەکی حەماسدا بماڵ ڕێت و هەروەها ئەوەی تەنها دەسەڵاتی ئەمنیکەرتی غەزەی بە دەستەوەیە تەنها پۆلیسی فەڵەستینی و هەروەها هێزە ئەمنیەکانی فەڵەستینەکە لە ژێردەستی بزوتنەوەی فەتحدان وە سەراستی وڵاتانی عەرەبیش ئەگەرچی ئەم پرۆژەیە هەر لە سەرتا وڵاتانی عەرەبی هاوکاری خەمڵاندن و بە بەرەمێنان و سەرپێخستنی ئەم پرۆژەیە بوون بەڵام دەسەڵاتی سیاسی لە ئاستی وڵاتانی عەرەبیدا لە ئێستادا لەگەڵەوەدان کە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی بکەنەوە وەچی دوای 72 ساڵ پرسی فەڵەستینی نەبێ بە ڕێگر لە بەردەمیاندا چونکە ئەوان دەزانن کە ئیسرائیل لە ئێستادا وڵاتێکی نەوەویە و دۆستێکی استراتیژی ئەمریکا لە ناوچەکەدا و کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لە سەر ئەمن و ئاسایشی وڵاتانی عەرەبی و بەتایبەتتر و وڵاتانی گەندا و بەڵام لەسەر ئاستە جەماوەریەکە زۆرینەی شەقامی عەرەبی ئەمڕۆ لە تویتەر و لە دۆڕە کۆمەڵایەتەکان دژی ئەم پرۆژەیە و پێیان وایە ئەمە خیانەتی دەسەڵاتی سیاسیە لە وڵاتانی عەرەبی و ئیسلامیدا لە بەرامبەر قەزەی فەڵەستینیدا کە ماوەی 72 ساڵە دۆزی یەکەمی وڵاتانی عەرەبی و ئیسلامی. کاتم زۆر کەماوە بەس بۆچی بەحرێن هەڵبژێردراوە ئایا پێ دوای ئەم کۆنگرێت لە هیچ ئەنجامێکی دەبێت لە کۆتاییەکە یا بە کورتی بێ سوپاس دەکەم.
زۆر جارە لە ڕووی جیۆپۆلیتیکی سیاسیەوە کە باز لە بەحرین دەکرێن بەحرین وڵاتێکی بچووکە کە دانیشتوانەکەی کەمترە لە ملیۆنێک بەڵام لە ڕووی جیۆپۆلیتیکی سیاسیەوە زۆر جار باز لەوە دەکرێت بەحرین حوشەی دەرەوەی سعودیەیە بۆ نمونە زۆر جار ئەو کۆنگرانەی کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر شەقام و لەسەر جەماوەری سعودیە دەبێت ڕاستەوخۆ دەچێتە بەحرین چونکە لە بەحرین دانیشتوانەکەی زۆرینەی شیعان بەڵام ئەوەی لەوێ دەسەڵاتدارە سونەکانە و ئەو دەسەڵاتدارانەی هاوپەیمانی سعودیە ئەمەش وا دەکات زۆر جار سعودیە ئەو مەترسیە ئەو کۆنگرە یاخود ئەو بڕیارە سیاسیانەی کە پێی وایە کاریگەری لەسەر شەقام دەبێت چونکە کۆمەلگای سعودی کۆمەلگایەکی سەلەفی وهابیە و بە هەموو شێوەیەک دژی ئیسرائیلن بۆیە ڕێگە نادەن کە ئیسرائیلەکان بێنە سعودیە و دژی ئەو پرۆژێن بەڵام لەسەر ئاستی سیاسی سعودیە یەکێکە لە ئامادەکارەکانی ئەم پرۆژەیە و هەوڵێکی زۆر دەدات بۆ ئەوی پرۆژەکە هاوکاتە لەگەڵ پرۆژەی نیوەمی سعودیە. بەڵێ زۆر بە کورتی ئەنجامی دەبێم مەسەن وەرشەی کارەوە ڕێکەوتنی سەدا بە کورتی بێت چووکە کاتناوانی خولەک بڵێ بەڵێ ئەوەی بۆ ئەم وەرشەی بکارە ئەگەر چی لە ئێستادا تەنانەت لە ناو ئیدارەی ئەمریکیدا دژایەتی ئەم پرۆژەیە دەکرێت لە چەند ڕۆژێک ڕابردوودا مای پامپۆل ڕایگەیان کام پرۆژەیە هیچ ئەنجامێکی نابێەوە بە ئەمردووی لەدایک بووە بەڵام لە ئێستادا وڵاتانی عەرەبی و ئیسرائیل و لۆبی جوولەکە لە ئەمریکا هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی ئەم پرۆژەیە سەر بخەن واروەها دۆناڵد ترامپ و گارد کۆشنەر سزای دیاری کردووە بۆ ئەو لایەنانەی کە ڕازینن نەنابن ئەوەی کردووە کە سەرکردەکانی حەماس دەکاتە ئامانجەگەر بێت و ئەم پرۆژەیە ڕەت بکرێتەوە. بەڵێ سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی سەبارەت بە ئەگەر کێشەی فەڵەستین بەرەو چارەسەر بڕوە کێشەی ئێمە چی دێت وەکو کورد بە کورتی بێ سپاس دەکەم. وەڵا وەکو دکتۆریش بەحسی کرد کێشەی ئێمە بێ بەڕقمێک لە ناوچەکە لە دوای کێشەی فەڵەستینەکان ئەگەر هەل بێ کێشەی ئێمەش بەرەوێگە بێ بەڵام جیاوازی قەزەی ئێمە و قەزەی فەڵەستینیە ئەمەیە قەزەی فەڵەستینی هەر بەرەو دواوە ڕۆشتووە کەمتر بۆتەوە و 22 دەوڵەتی عەرەبیشی لەگەڵایە و ئیسلامیشی لەگەڵایە قەزەی ئێمە بەخۆی هێزی ناوخۆی خۆمان بەرەو پێشەوە ڕۆشتووە گەشتونەتە حەدی فدراڵیە و ڕەفرەندەمشمان کردووە هیوادارین بەرەو باشتریش بڕوە ئەوەیە بە یەکدەستی کورد لەوانەیە ئەو ناوچەی ئەگەر مشکلی فەڵەستینی حەکرێ قەزەی کوردی بێ بە قەزەی ئەساسی دەوێت لە حسابی فەڵەستینیەکان کێشەی ئیسرائیل چارەسەرکەوەیە بەو شێوەی خۆی ڕاستە وایە بیرێت کە سەیرەکەی وایە بیرێت بەڵام یەک سوالە کرد بۆ بەحرێن چووکان ناوچەی ئابووریە لە ناوچەکە لوبناان بوو لە هەفتەکانە نەقل بوو بۆ بەحرێن و ئێستا گەورەترین ناوچەی ئاپوری ناوچەکە لەوێ. سپاس بۆ بەرەزان دکتۆر سامان شاڕی شارەزار لە کاروباری ئەمریکا لە ستۆدیۆی سەرکێوە لە خاهیرەوە دکتۆر سەنگەر سەید قادر توێژەر لە ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی. سوپاس بۆ بینەرانی بەرە سوپاس بۆ هاوکاران خواتەمەوە.